لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جارێکی تر کارکردن لە پرۆژەی پاڵاوگەی سەرەکی ئاوی خواردنەوەی دەربەندیخان دەستی پێکردەوە. تیمێکی بە ڕێبەرایەتی ئاوی دەوروبەری سلێمانی بەمبەستی لە نزیکەوە بە ئاگابوون لە بەڕێوەچوونی کارەکانی پرۆژەکە سەردانی پاڵاوگەی ئاوی دەربەندیخانیان کرد کە لە ئێستادا زیاتر لە 90% کارەکانی ئەندازەی شارستانی پرۆژەکە تەواو بووە. ئەوەی کەماوە دانانی پمپ و ئەندازەی کارەبایی پرۆژەکەیە. بە هاوکاری و لەسەر بڕێر و فەرمانی بەڕێز جێگەری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانی خۆشبەختانە بڕیاری لەسەر دراوە کە بودجەی تاواتی بۆ سلفەی دووەمیان کە داوایان کردووە دابین بکرێ و ئەم پرۆژەیە کارەکانی لە ساڵ 55 پێشتر تەواو بووە. کاروباری شارستانی لە سا 90 تەواو بووە. ئێستاوەی کە ماوەتەوە هێنانی زیاتر دابینکردنی مەواد و دانانەکەیەتی و ئێستا خۆشبەختانە لە ڕۆژی یەکشەمەی ڕابردوو دوو ڕۆژەمە پێش مەوادی مزەخات و پەمپی ئینتێکەکە هاتووە دابینکراوە لەلایەن کۆمپانیای ئۆهیتانەوە کە جێبەجەکاری پرۆژەکەیە. پرۆژەی پاڵاوگەی ئاوی دەربەندیخان لە توانایدایە لە سەعاتێکدا زیاتر لە 1000 متر سێجا ئاوی خواردنەوەی پاڵێوراو بۆ قەزای دەربەندیخان دابین بکات. بڕیاریشە لە ماوەی کەمتر لە 360 ڕۆژ بخرێدا بواری کارکردنەوە. توانای پرۆژەکە 1000 متر مکعب لە سەعاتێکدا بە زاراوەیەکی تر 1 ملیۆن لیترە لە سەعاتێکدا کە ئەمە بڕێکی زۆر باش ئاوە کە بۆ دەربەندیخان دابین بکرێ کە بە شێوەی فلتەرێشن لە کاتێکدا کە لە ئێستادا بە شێوەی ڕۆوەتر ئاو بۆ ماڵان دابین دەکرێت. بەڵام تەوابوونی ئەم پرۆژەیە ئەتوانین بڵێن ئاوێکی ستاندارد بەپێی ستانداردی جیهانی بۆ ماڵان دابین دەکەین. چارەسەری کەم ئاوی لە ئێستاە بۆ شاری دەربەندیخان ئەکات لە هەمان کاتا ئەوە کوالیتی ئاوەکەش بە ڕێژێکی بەرچاو وای لێ ئەکات کە هاوڵاتیان بە تەواوەتی بتوانن بەکاری بێنن بۆ خواردنەوە و هاوڵاتیان لە گومان و قەلەقی چەند ساڵیان ڕزگارەکات. پرۆژەی پاڵاوگەی ئاوی دەربەندیخان یەکێکە لەو پرۆژە استراتیژیە گرنگانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە بڕی زیاتر لە 30 میلیارد دینار لە قەزای دەربەندیخان جێبەجێ دەکرێت. بە تەواوبوونی ئەم پرۆژەیەش کێشەی کەمی و نەشیاوی ئاوی خواردنەوە لە قەزای دەربەندیخان چارەسەر دەبێت. هاوڵاتیان لەو چاوەڕوانیە دەربازیان دەبێت کە ساڵانێکە خەونی پێوە دەبینن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندیخان.